یەکێک لەو شتانەی کە سەرنجی ڕاکێشام پیاوێکی 70 ساڵان بینی زۆر شارەزایی هەبوو لە ئاینی خوا بڵێم مبالغە نیە ئەگەر بڵێ بەو نێ مەلایەکی لێزانی مع العلم پیاوە 70 ساڵێکە نەخوێنەوار بوو. وتم مام حاجی تۆ چۆن ئەوە نەشارەزای لە دینی خوا؟ وتی مامۆستا زیاد لە 50 ساڵە من بەردەوام لە خزمەتی مامۆسایانم، بەردەوام هیچ جمعەیەکم نەفەوتاوە، هیچ وتارێکی ڕەمەزانم لەدەست دەرنەچوو، لەگەڵ مامۆسایانە چوون بۆ مەجلیسی سوڵح، بۆ مەجلیسی لای وە لای نەخۆش، بۆ هەموو بۆیە زۆر لە مامۆسایانەوە فێر بووم. قسەکەشی زۆر زۆر ڕاستە. ئێمە ئەگەر لە ساڵێکە 52 جمعەشی تیابێ وەگشت ساڵێکیش 30 وتاری ڕەمەزان بێجگە لە وتارەکانی تر کە لەم لاو لەولا ئەیبیسیتەوە کە لای کەمەکەی تۆ داینە 20 وتاری تریش ببیسیتەوە لە ساڵێکە ئەکا 100 وتار، یعنی 100 دەرس 100 لە یەکدانی پەنجا بکە بیری لێ بکەڕەوە چەند یەکەکە 5,000 دەرسەکە. ئەی بیری لێ بکەرەوە کەسێک کە زانکۆ تەواوەکە بە 4 ساڵەکە چەند دەرس وەرەگرێ، کابرا کولیە تەواوەکە زانکۆ تەواوەکە 2500 2400 تاکە دەوام بە مەزبوطی کرابێ ئەوەنە دەرس وەرەگرێ. بیری لێ بکەرەوە ئەو پیاوەوەکە وایە 2 جار زانکۆی تەواو کردبێ. ئێتە چۆن شارەزانیە؟ بۆیە هەمومان ئەتوانی شارەزابین لە دینەکەی خوا. پێغەمبەرەکەمان نەخوێنەوار بووە، زۆربەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەخوێنەوار بوون. بۆیە نەخوێنەواری نابێت بێتە یعنی بیانوویەک بۆ ئێمە بڵێن وەڵڵاهی چی بکەین ئێمە نەخوێنەوارین. نە وەڵڵاهی زۆر جار نەخوێنەوارەکان دڵیان پاکترە، مێشکیان سافترە، زووتر دین وەرەگرن. هیوادارم کەس بێ ئومێد نەبێ لە خۆی.